کاسبکارانی شەقڵاوە گلەییان هەیە و دەڵێن حکوومەت باج و زەریبەی لەسەر خاوەن موڵکەکان زیاد کردووە. ئەوە شوای کردووە کرێی دوکانەکان لەسەر کاسبکاران گران بێت و کاریگەری لەسەردا هات و بژێوی ژیانیان دروست کردووە. باج و زەریبە لەسەر خاوەن موڵکەکان زیاد کراوە. ڕاستەخۆ کاریگەری لەسەر ئێمەی دوکاندار و کاسبکارانی شەقڵاوە ڕاستەخۆ کاریگەری هەیە. ژیان و مەعیشەتی ئێمەش لەسەر گەشتیارە. ئەگەر باج و زەریبە زیاد کرا کری ئێمەش زیادە بێ. خۆشتان نەزانن ئەو 2-3 ساڵە و لەبەر مەسەلەی کۆڕۆنا ئەو بابەتانە کێشەی گەشتیارمان هەبوو و کێسەش کرێکان زیاد کرایە. ئێمە و کاسبکاران کێشەی کرێمان هەیە. بڵێ باج و زەریبە بەڕاستی کاریگەریەکی یەکجار زۆری لەسەر مەگە دروست کردی. ئەمە وەکو دوکاندار وەکو گەشتیاریش لەگەر داخل بوونیان بۆ هەرێمی کوردستان بازێکی تەواویان لێ ئەستێنن لە گەشتیاران و ئەمەی دوکانداریش هەرۆ بە هەمان شێوە بازی دەینە حکوومەت کە کاریگەری لەسەر ژیانی مە و ئیشکردنی مەشەیە. بڵێ سوودمەندمونەوە بە دڵنیاییەوە برا عەرەبەکانمان نەبن بەڕاستی ئەمە سوودمەند نابین لەبەرەوەی بارودۆخی ئێستا هەرێمی کوردستان دەبینی کە دابەزین و هەڵکشانی نرخی دۆلار و نەبوونی معاش بەڕاستی موچە وەرنەگرتن ئەوەش کاریگەریەکی تەواوی لەسەر خەڵکی دروست کردە. بۆیە برا عەرەبەکان منەگە نەبن ئەمە ئیش ناکەین. کاسبکاران دەڵێن بەهۆی سەپاندنی زۆری باج و زەریبەکان لەلایەن حکوومەت بەسەر خاوەنکارەکان و گرانی کرێی دوکانەکان دوکاندار هەبووە دوکانەکەی خۆی داخستووە و بۆی دەرنەهێناوە کار بکات. زۆر کەسە بۆ لەبەر کرێەکەی پێی دەرنەچوو بە ناسا دکانی قەپات کردە. کرێی دوکان زۆرە، باج زۆرە، زەریبە زۆرە، هەروەڵا کرێی گەلێک زۆریشە. ئاوا کارەبەیە ئیدی وەختێکی پارەی هەر زبر و خاشاچیان وەرەگرت ئیدی ئەو شتانە. ئێستا وەرە تەماشای ناو شەقڵاوەیکە هەمووی ئەنالینی یەکەم شێت لە بۆ ئەمە وەکو دوکاندار کرێمان زۆرە لەلایەکیش هەر بە ئیشەکی ئەەکەین کە حکوومەت دێ زەریبە و مەسەلەن کردی تایبەتی لەلایەکیە حکوومەت لەلایەکە کارەبات دووە ئاو دووە مەسەلە هەموو مەشروعەکانی حکوومەتی بە دوو دەست پێ ئەکاتن. باشە بۆ نادرێتە ئەو حکوومەتەی کە شارەوانی با یەکبی بە ئاو یەکبی بە مەسەلەن سەحە یەکبی ئەویت کە یەکبی ئەمە هەموو شتێکمان بوویتە دوو ئەمە نازانینەوە کارەبای مۆلیدە ڕابگەین نەکارەبای نیشتیمانی ڕابگەین. هەردووچیان پێکەوە دێن هەردووچیان مەسەن لەسەر ئەو دوکاندارە زەختەش تاومان لەسەرە ئەوەی ئێستا ئەمە لە دەگ لەسەر زەرەر ڕۆی. ئێستا فەرم تەماشای شەقڵاوەیەکە داتەپین ڕوویداوە لە ڕووی دوکاندار لە ڕووی هەموو سێکتەرەکانی ژیانی ئەو خەڵکەی بە تایبەتی لە شەقڵاوەی یان گەشتیاری نییە. هەولێر بوویتە مەرکەزێک لە بۆ گەشتیاری شەقڵاوەشیان ئیهمال کرد. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێم باج و زەریبە بە ڕێژەیەکی زۆر لەسەر خاوەنکارەکان زیاد کراوە کە کاریگەری کردۆتە سەرداهاتی تاک و گرانبوونی نرخی شتومەک لە بازاردا و زەرمەندی یەکەمیش هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای شەقڵاوە.